بەڕێزان ئاو سامانێکی سروشتی زۆر گرنگە بۆ ژیانی مرۆڤ ئەسڵەن ژیانی مرۆڤی پێوە بەندە کاکدانە ئەگەر ئاو نەبێ ژیان نابێت و ڕاستە ئێمە لەسەر زەویدا ڕێژێکی زۆری ئاومان هەیە کە نزیکەی لە سەدا هەفتاویەکی بە بڵین زەوی ئاوە بەڵام هەموو ئاوی کە هەیە ڕەنگە مرۆڤ نەتوانێت بەکاری بهێنێ بۆ خواردنەوە لە ئێستادا کێشێکی زۆر گەورە هەیە لە جیهاندا بە بڵین بابەتەکە بۆتە بابەتێکی گرنگکە ئێستا وڵاتان بیری لێ دەکەنەوە کە چۆن گیرۆدەی ئەم گرفتە بنەوە کە بۆتە لێکەوتەیەکی سیاسی و قەیرانێکی گرنگی ئابووری لە جیهاندا و چەندین لێکەوتی تری هەیە بۆی کە بزانین ئەو ئاوەی کە هەیە یان ئەو کاریگەریانی کە هەیەی کەمبوونەوەی ئاو لەسەر زەوی ئەمە چۆنە و چۆن ڕێنمایی خەڵک دەکرێت وە چۆن ئێمە بکەین کە ئاو بەفیڕۆ نەدەین ئەو سامانە گرنگی کە هەمانە بێگومان سامانی ئاویش بۆ چەند بابەتێک دابەشەوێ کە بێگومان دکتۆر ئەمڕۆکە لەگەڵمان میوانە و شارەزای بوارەکەی زیاتر باسی لێو دەکات نزیکترین دوو وڵاتیش کە ینی لێمان و نزیکە لەسەر ئەو کێشەیان هەیە عێراقە بە دەرەجەی یەک لەگەڵ تورکیا لەگەڵ ئێرانیشا بەڵێ ساڵانە دەبین ینی بۆتە گرفتێک کە سەدەکان دروست ئەکرێن لەسەر و ئاوانی کە دەوترێت ینی با بڵێن جەنگی داهاتووی وڵاتان لەسەر ئاوە بێنێک لەسەر جەنگی جیهانی سێهەم بابەتە باز دەکەین بە میوانداری دکتۆر عەلی محەممەد ساڵح مامۆستای زانکۆ و پسپۆڕژینگە کاکتۆر بەخێرێ سپاس دەکەین بابزانین لە ئێستادا کێشەی ئاو گەیشتووە بەکوێ لە جیهاندا چۆن لەم بابەتە دەڕوانرێ حەزەکەم پێشەوەی دەست پێکەن سپاسانەکەم ڕاستکردنەوەیەک دروستکەم ڕۆیە لای خەڵک دروست بۆ کە نسبەی ئاو لەسەر زەوی زیاترە لە وشکانی ئەگەر بێن باسکتبۆڵێک تۆپێکی باسکە بگرین لەگەڵ سێوێکە وشکانیە کەس باسکتبۆڵەکەیە ئاوەکە سێوەکەیە قبە قەبارە بەرامبەر بە وشکانی ئاومان کەمە لە بەرامبەر بە وشکانی بەڵامەوەی کە لای ئێمەوا دروست بووە داپۆشینی سەر ڕووی زەوی بە ئاو زیاترە وەک لە وشکانی پاشانیش ئەگەر بینە سەرەوە بۆچی ئاو گرنگە لە ساڵ 90 ئاوی سەرزەوی کە هەمانە وتمە و قەبارەکەمەش ئاوی سوێرە میسفادێکی لێ ناکەین لە ساسی ئاوی فرێشوەتەیە ئاوی سازگارە یاخۆ پێڵێن ئاوی شیرینە کە ئێمە توانین ئیسفادەی لێکەین لەم لە ساسیەی لە سا 90 ئەویش لە بەستەڵەکەکانە ینی نسبێکی زۆری بە بەستویی هەیە و نسبێکی زۆری بە شێوەی بەفر هەیە زۆر نسبێکی کەمی هەیە کە 0.3 ینی 0.3 کە ئاوی ڕووبار و دەریاچەکانە کە ئێمە بتوانین بە ئاسانی دەستمان بگاتێ کێشەکە لەوایە مەئەساتەکە لەوایە کە ئێمە ئەو سەرچاوانەشمان پیس کردووە یعنی ئەو ئاوانی کە ڕۆژانە ئێمە بەبەردەوامی وەری ئەگرین لە سەرچاوەکانەوە بە پیسی خینەوە نەو ئەمە تەعاان لە وڵاتە دواکەوتوکانە لە وڵاتە پێشکەوتوکانە بۆ شێوازە نییە ئەگەر دوای باسی لێ بکەین لەوێ ئاوە پیسەکەش باگەکەن بڵێ لەوێ بە شێوە دوو شێوازە ئەو ئەوەی کە وەرئەگیرێ لە سەرچاوکەوە گاتە دەست هاوڵاتیان فلتەریشنێکی بۆ ئۆکرێ و تریتمنتێکی بۆ ئۆکرێ و چارەسەرێکی زانستیانەی بۆ ئۆکرێ بۆ ئەوەی کە بە شێوازێکی سروشتی بە شێوازی پیۆر و پاک بگاتە دەست هاوڵاتیان و دانیشتوان دوای ئەوەی کە لە دانیشتوانیش وەرئەگیرێتەوە دیسان جارێکە پاکردنەوەی بۆ بکرێتەوە ئەگەر لە سانەوە حوتێ بێ پاکردنەوەی بۆ بکرێت یعنی بۆ ئەو مەوادە کیمیایی و فیزیایی و بایۆلۆژیانی کە تێکەڵ بە ئاوەکە ئەکرێتە لە کاتی بەکارهێنانیە بێ بە هەر ڕێزنێک بێەوە هەر شێوازێ بێ ئەبێ بگێڕێتەوە ناو سەرچاوەکان بۆ بۆی و سەرچاوانی کە تۆ لێشت وەرگرتەوە پیس نەبێت چونکە ئەویژە بێتە هۆی لە ناودانی سەروەتی سامانی ئاوی ئیتر لە ماسی بێ لە هەر حیواناتێکی تر بێکە لە ناو ئاواژین باش دکتۆر ئەوەی باست کرد ئەسەگە ئێمە بینە سەر وڵاتی خۆمان ئێمە چۆن ئاوی کە ئەو ئاوی هەمانە بێگومان لەخوا بەزای بسواز بخوا ئەو ئاوی ئێمە لێرە هەمانە لە جۆرە سازگارەکەیە لەوەی کە لەوانێت بە هەندێک فلتەرێشنی بەسیتە بۆ ئیتر بۆ خواردنەوە بشێت چۆن وا بکەین کە ئەم ئاوی هەمانە بەفیڕۆ نەچێت و پیس نەبێت من وەکو ڕێی خۆم یەکەم شت کە زۆ گرنگە وەتەر مانیجمنتە بەڕێوەبردننی ئاوە سستینەبڵ وەتەر مانیجمنت ئێمە بەڕێوەبردنێکی باشمان هەبێ چونکە ئەگەر لەسەر دەریاش بین نەزانین چون بەڕێوەی ئەبین بە تاکید زیان بە ئاوەکە ئەگەێنین ئێمە لە عێراق یەکێکە لەو 5 وڵاتی کە لە خەتی سوورایە بۆ وشکە ساڵی و نسبەی ئاو لە عێراق بەراورد بە دانیشتوانەکەی زۆر کەمە یعنی
ئەگەر سەیری دانیشتوانی عێراقن زۆر بە دیرۆمەتیکەڵی زۆر بە شێوەیەکی خێرا بەرەو سەرەوە ڕۆ. ئێستا هەر ئەم بەیانێ سێرم کرد نسبەی دانیشتوانی نەسەمەی عێراق گەشتۆتە 45 ملیۆن و نیو بەرەو سەر لە ماوەی ساڵێکە ملیۆنێکی زیاد کردووە. ئەم دانیشتوانم تاکانەی کۆمەڵگا پێویستیان بە ئاوە، پێویستیان بە بەکارهێنانی ئاوە، پێویستیان بە کشت و کاڵە، پێویستیان بە لە هەموو حاڵەتەکانی ژیانی تۆ پەیوەستەوێتەوە بە ئاوە. یعنی بەکارێن نسبەی بەکارهێنانی ئاو وردە زیاد دەبێت لە عێراقا بە بەراورد بەوەی کە عێراق خاوەنی سەرچاوەیەکی ئەساسی ئاو نییە. دیژلە و فوڕاتی هەیە، دیژلە و فوڕاتیی چەند لە عێراقەوە سەرچاوە ناگرێ. وە کۆمەڵێ لەقی تەرمان هەیە کە لەوە چێ لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە یا لە کوردستانی باسکۆرەوە کە لەژێر کۆنتترۆلی نەعێراق و ئێمەشان نییە، وەکو ئاگادارچین زۆربیان سەدیان لەسەر دروستەکریە ئەگەڕێنرەوە بۆ ناو خاکانی خۆیان، چونکە ئەوانیش وەکو ئێمە لە خەتی سووران و لە ئەوان. بۆیە یەکەم شت کە ئێمە گرنگە چۆن بیر لەوە بکەینەوە کە ئەم ئاوەی کە هەیە ساڵانە مانجمنتی بکەین بەڕووی بەرین. یەکێک لەو شتانی کە ئێمە ئەتوانین کە بیکەین سروشتی کوردستان و منطقەی سلێمانی کە ئەوەی کەمە بە GPS و بە سەتەلایت سێرمان کردو بۆ ئیمێجانە منطقەیەکی باشە خۆی خوای گەورە وا دروستی کردوە سروشتەکەی کە تۆ ئەتوانی وەکو خەزانی ئاو بەکاری بێنی بە مەصرفێکی کەم، تۆ ئەتوانی کۆمەڵی خەزانی ئاو بەکار بێنی. لەم حاڵەتە تۆ کاتێک ئەم ئاوە خەزنەکەی هەم جگەلەوەی کە ئەم ئاوە گەڕێتەوە ژێر زەوی ئەتوانی بۆ مەسلەی گەشت و گوزار بەکاری بێنی، ئەتوانی بۆ ئاودانی دار و درەخت و کشت و کاڵ بەکاری بێنی و ئەشتوانی لە ئەنجامدا وەکو سەرچاوەیەکی بەدەستهێنانی وزە بەکاری بهێنی کە وزە پاکانە هایدرۆ پاوەر کۆمەڵ ئیسفادەی لێ ئەەکەین. ئەمە وەکو یەکێک لە ڕێگاکان ئێمە توانین بگرینە بەر. زۆربەی زۆری وانی کە سەردانی ئەوروپایان کردوگەر بە تیارە سیرەکەی چواردەوریان ئاوە، بەڵام بەردەوام فەلاحەکان یاخود خەڵکەکە خۆی یاخۆ حکومت هاتووە چۆن بڵێم ئەستاڵەکی پێڵەن یاخود جۆرێک لە پاوەندی دروست کردووە کە بەردەوام ئاو بۆ خۆیان خەزنەکەن و بەکاری ئێنێنەوە لە هاوین و لە وەرزەکانی ترا. ئێمە سپاس بۆخوا یەکێ لەو سەرچاوانی کە پشتی پێبەسین چییە؟ مەسلەی بارانبارینە. بارە ڕێژەی بارانبارین باشە، بەڵام ئەوەی کە کێشەکە هەیە وشکە ساڵیە. وشکە ساڵی کاریگەری لەسەر ڕێژەی بارانبارینە بێ وە گۆڕینی تایمەکەی و کاتەکەیەتی باشە. تۆ چاوەڕێکی لە زستانە بارانێکی باشە بێ سەرەکەی خاتە بەهار. بۆیە لەسەر حکومەتە و لەسەر خەڵکیشە کە بزانێت چۆن لەگەڵ ئەوە کاریگەریەکە تۆ بێ بەردەوام خەزانەکانت حازر بێ بۆی ئەو باراناوەی کە هەیە تۆ ئیسفادەی لێ بکەی. وەگەز ئاگدارن وردە ڕێژەی دانیشتوان زیادەکە و زۆربەی زۆری شوێنەکان ئەکرێتە خان و باڵەخانە و جادەی کۆنکرێت و ئەمانە کە بە هیچ جۆرە ناڵن ئەو ئاوە بڕاتەوە ناو ژێرزەوی. بۆیە بە شێوەی لافاو ئێمەش لە شێوی لافاوە هیچ ئیسفادێکی لێ ناکەین. بەڵام ئەگەر بێت و ئێمە کۆمەڵی خەزان دروستکەین و کۆمەڵە دامی گەورە بەنداوی گەورە دروستکەین ئەو ئەوەی کە بێتە لافاو باران ئێمە توانین لەوێ خەزنی بکەین. کۆمەڵی ڕێگەی تریژ هەیە لەوانە ڕین وۆتەر هاروێستینی پێوترێ. ئەو بارانەوە یاخود ئەو وینانی کە هەیە بە شێوازی تریتمنتی بۆ کرێت و چاڵەکرێ وەکو لولەکێک ئەگەڕێتەوە ژێر زەوی. جا ئەمە ئەکشێ لە ئەسەر ئاسی حکومەتە ئەمەکە بە شێوازێکی پرۆژەی گەورە یاخود لە شێر ئاوی لەسەر ئاستی تاکیش خۆی ئەتوانێت ئەوانەی کە لە ئەمریکا ژین و لە شوێنە دووردەسەکانە ژین زۆربەی زۆریان کە خان و دروستەکەن ئەو سیستەمە بۆ خۆیان دروستەکەن و ئەو ئاوەی کە هەیەە یەک ناڕاتەوە زێرابەکان بە شێوازێک ڕاتەوە ژێرزەوی و ژێرزەویش ئیسفادەی لێەکە. جگە لەوەی کەوتمان ڕێگێکی تریشمان هەیە ئێمە ئەو ستیشنانی ئەو پاڵاو چۆنەڵی پاکردنەوەی ئاوی سیستەمی پاکردنەوەی ئاومان ئەبێ پێویستە لێرە هەبێت پێشەوەی بگا بە هاوڵاتیان و دوای ئەوەی کە لە هاوڵاتیان وەرگیرێتەوە ئەو ئاوا دیسان پاک بکرێت و بنێرێتەوە سەرچاوکە نەک بەم شێوە ناسروشتی کە ئێستا هەیە ئەڕواتەوە ناو نازەم سەردانی تانجەرۆتان کرد بێن تانجەرۆ لە پێشترا سیرەکەی شوێنی سەیرانگا و ماسی گرتن و ڕاو و کۆمەڵێشت بوو. بەڵام ئێستا سەیری کە بۆن و بەرامەیەکی ناخۆش سروشتێکی ناشرین شاخێک لە خۆڵ و خاشاک و زەبڵ دروست بووە کە ئەمەش جگە لەوەی کاریگەری تەندروستی لەسەر ئێمە هەیە، لەسەر ئیکۆسیستەم هەیە، لەسەر حیوانات و باڵندەکان هەیە، لەسەر پیسبوونی ئاویش هەیە. چونکە کە کاتێ بارانە بارێ ئەم تۆکسیک و ئەم مەوادە خراپان لەگەڵ خۆیان شۆرێت توی خاتە ناو ئاوەکە. ئەویش ڕوا بۆکوێ ئەڕوا بەناو ئەو زەرعاتانی تا ئەگاتە دەربەنی خان و لەوێ شەو بەرە و کەلار و هەتا ڕواتە شەتڵ عەرەب داڵ و درەخت و سەوزە و زەراعەتی ئەم مەنتیقانە هەمووی بۆ ئاوە ئاوەدرێ.
بۆی هەڵبژی و تۆکسیکە ئەبێتەوە گەڕێتەوە ناو شار و بۆتە هۆی بڵاوبوونی و نەخۆشێکی زۆر لای ئێمە و جگەلەوەی کە ئەبێتە خەتەرێک بۆ سەر سامانی ئاویش. کاکتۆر ئێمە ئاوی سەرزەوی و ژێرزەویمان هەیەیان ئەو پلەلانی کە ئێوە کوشارەزایان پۆلێنتان کردووە ئەمە جیاوازی هەیە لە پاراستنیایان ئەوە تا هەم لەلایەنی حکومیەوە لە ئیدارەدانی ئاوەکەوە هەمیش لەلایەنی بەکارهێنانی هاوڵاتیانەوە. بەتەکی زۆر گرنگە ئاوی سەر زەوی و ئاوی ژێر زەوی ئەوەی کێشەی ئاوی سەر زەوی کاتێک کە پیسە بێت ئاسانتر پاکەکرێتەوە وەک لە ئاوی ژێر زەوی. ئێمە لەم 10 ساڵی ئەخیر یاخو بڵێن لەم 20 ساڵی ئەخیر لەبەرەوەی پێویستێکی زۆرمان بە ئاو هەبوو و نەمانتوانیەوە بۆ ئەی کەمترین کۆستی تێچی و نەچین ئاو لە سەرچاوەکان وەرگین دێن بیر هەڵەکەنرێت پێش بە بیری ژێر زەویەکرەوە ئەو ئۆتووەتەرتەی بڵێ کە هەمانە و ئەو ئەوەی کە هەمانەوەکۆ خەزانێک بەداخەوە کە ناشۆ ریسۆرس حسابەکرێت و سەرچاوەیەکی نیشتیمانیە ئێمە دەستمان بۆ بردو و وەتەرتەی بڵمان دابەزاندووە ئەگەر بەم شێوازەی ئێستا بەردەوام بێ ئێمە بەڕاستی خەتەر ناتێکێک یاخود مەترسێکی زۆر بۆ نەوەی داهاتوومان بەجێڵین وەک چۆن نەوتەکە بەکارێنین یعنی ئەو ئەوەی کە سەدەهای ساڵە کۆبۆتەوە ئێمە ئەوش بەرشێوەیەکی ناسروشتی بەکاری هێنین بەبێ ئەوەی مۆنیتەرینێکی تەواو هەبێ لەلایەن حکومەت و هاوڵاتیانەوە. مەترسیەکان چین؟ تۆ ئەو بەکارهێنی وەتە تایبڵ دابەزیەوە ئێستا لە باسەکەن لە هەولێر بۆ 400-500 متر دابەزیوە لە سلێمانی بە ڕێژێکی زۆر لە ئێران بۆ 800 متر دابەزیوە ئەی تۆ بەردەوام ئەمەدا ئەبەزێنی ئەینەوەی دوای تۆ پشت بەچی بەسێ چ ئاوێک بەکاربێنێ تۆ سەرچاوی ئاوی سەر زەویت لێ پیس کردووە سەرچاوی ئاوی ژێر زەویشی تیا بەکارێنی بەبێ ئەوەی مانیجمنتێک و بەڕێوەبردنێکی باشە دەبێ بۆی ئەو ئاوی کە بەکارێنرێتەوە تۆ خزنی کەی بووی ئەمە ملیۆنەها ساڵی ویستۆم وەتەرتەی بڵانە پڕ بێ تۆ ئێستا بە چەند ساڵێک هاتوویت ئەوانە ئەەکەی بۆیەکێ لە چارەسەرەکان ئەوەیە کە ئەبێت زۆربەی زۆری ئەو سیتیانە یا ئەو شوێنانەی کە ئەبنە هۆی گلدانەوەی ڕێژێکی زۆر لە دانیشتوان ئەبێ وەتەر تریتمنت سیستەم دابنێ لە ناو خۆیانە بۆ ئەم وەتەر سیستمەتە کاتی ئەو ئاوەرەگرنەوە لە دانیشتوانی ئەو سیتیانە کە تریتمنتی بۆ کرد هیچ نەبێگەر بەنەی یاتۆ بە هاوڵاتیەکەی ئەو دار و درەخت و سەوزەواتی کە لە دەور و لەسەر جادەکان و یاخود لە باخەکان و پارکەکانە هەیە ئەمە ئاوی پێبین نەکبین ئەو ئاوە پاکەی کە لە ژێر زەوی یەکسەر هەڵی گۆزین و بینی نەسەر و یەکسەر ئاوەکەی پێبین ئێمە ئەتوانین ئەوە بەکاربێنین و بۆ ئاودان بۆ وەتەر مانیجمنت یەکێکە لە فاکتەر ئەساسی بەڕێوەبردنت کرد طبعا بە پلەی یەکەم لە ئەسوی دەسەڵات و حکومەتە لە هەر وڵاتێک دەسەڵات لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا مۆفق بووە سەرکەوتوو بووە لەوەی کە بتوانێت خەمێکی باش لە ئاو بخوات و بەڕێوەبردنێکی زانستیان و تەندروستیانی هەبێت و خۆت باست کرد ئێمە ناوچە شاخاویەکانی هەم دهۆک هەولێر هەم سلێمانی هەموو شاخ و دۆڵ و گردە هەر بەردەمیان بگرە خۆی بێتە بەنداوێک ئایا دەسەڵات توانیوێتی بەجددیش لەسەر ئەم بابەتە بکە؟ ئەگەر بگەڕێتەوە بۆ مێژووی کە بۆمانە گەڕێنەوە زەم لە سەردەمی مەلەکیە دوو بەنداوەکەی دوکان و دەربەنی خان دروستکراوە بە دوای ئەوە ئیتر ڕژێمە دوای بە دوای یەکەکانی حکوومەتی عێراقی هەنگاوێکی وانە ناوە لەسەر ئیخبار و لەسەر ئیعلام و لەسەر ئەوانە هەنگاو هەیە بۆ ئەوەی گوشارکیان لەسەرە کە هەنگاو بڕێ بەڵام هەتا ئێستا لە ڕووی عملی و لەسەر عەرزی واقع هەنگاوێکی وا نەنراوە کە پێویست بێ باشە وەگوتمان پێویستمان بە سیستەمە پێویستمان بە پۆلیسی هەیە پێویستمان بە مانیجمنت هەیە پێویستمان بەوە هەیە کە کۆمەڵی مەشارعی گەورە دروستکرێ جگە لەوەی کە زۆر لە هەمووی گرنگتر ئەوەیە بەڕاستی ئەوە نسە مەسەلەی ئاستی هۆشیاری تاکە چونکە کۆمەلگا و حکومەت و دەسەڵات و هەمووی بگریت لە چی پێکدێت لە تاک پێک دێت ئەم تاکانەی کۆمەلگا گەر ئاستی هۆشیاریان ئەوەندە نەبێت کە ڕۆژانە چۆن ئەو ئاوە بەکارهێنن تۆ هەر لە دەست شۆردن و لە دەمو چاو شۆردن و لە دەمودان شۆردنتەوە حتا ئاگات هەموو پێدەویستەکان ئەگەر بێت و بە گوێرەی پێویست بەکارینە نێسەوانی کە لە ئەوروپا ژیان و وسینەکەن ئەزانن لەبەرەوەی ڕێژێکی زۆر پارێکی زۆریان لەسەرداناوە دەست پێ وەگرین ئەگەر سێرکەی بەلوعەکەی بە سێنسەیەک بە حاسەیەکی شەکە دەستی لابرد ئەمێنێتەوە یعنی من وەکو خودی خۆ مناڵەکەم هەفتەی پێش و ئاوەکەی بەرابووی دەمودانی شۆردم ئاوەکە بگرەرەوە تا دەمودانت ئەشوێ کەی ویستت ئاو بکەی بەدەم تا ئەو وەختە بەریبەرەوە ئەبێت تۆ لە مناڵی و فێری ئەوەی بکەی وەکو ئەڵێن ئەڵێ ئەگەر چوویتە سەر بەحریش ئیسراف مەکە لە دەستنوێژە یعنی ئەبێ ئاستی هۆشیاری تاک و بگاتە و ئاستی کە هەست بە مەسئولیت و ڕێسپۆنسیبڵیەتێکی وا بکا کە ئەو سەرچاوان یعنی هەر دوێنێ و پێرێ بوو سەردانێکی منتیقی هەڵەبجە و خوڕماڵ و هێنم کرد سێرەکەم سەرچاوی زەڵم
لەسەر قەراغی ئاوی زەڵم کە ئەڕۆی بەرەو هەڵەبجە هەمووی عەلاقەی پیس و خۆڵ و خاشاکێکی زۆر و هین لەو ناوە بڵاو بۆتەوە یا کۆمەڵی خەڵک هەیە ئەڕوا سیارە لە ناو ئەو ئاوا ئەشوە یا پیسایە کاتە ناو ئاوەوە ئەمە تاکە یعنی بەسخوای گەورە ئاگای لێ کە تۆ ئەم شتانەکەی بۆی ئەگەر هەست بەو مەسئولیەتە نەکەی ئەوەی باشە تۆم ئاوە پیسەکەی لە دوای تۆ خەڵکانێکی تر ئیسفادەی لێ ئەکات. ڕاکێ کاک دانایانی جارە هەیە کاکتۆر تەنکی سەربانەکەی ئای پیا ڕژێ هەڵە کێشە نیە وەکو تۆڵەیەک لە حکومەت سێرەگانیەوە بخۆی کارەساتە خۆی مشکلەکە حکومەت نییە بەسمانی سەری ئەو ڕوانگەیەکە کە خەڵک بۆ ئەم بابەتی وای حەق لە حکومەت دەکاتەوە بێموچەی و کێشەی ئەوەکە من هەردیومە جاری وا بەگەڕەکە تێپەڕێم سارم لە خوڕێ باران بووە هەبوو ڕشێنی سەر جادەکەی کردو یعنی ئەمانە پەیوەستە بە پێویست نییە تو هەموو ڕۆژە حەوشە بشووی پێویستە ئەو درەختانی کە ئاو کەم سەرفەکەن زیاتر ئەوانە بەکاربێنی یعنی بەخوا دکتۆر ئەوش باسی تاکرد کە ڕاستە فەرمووی بەڵام هەرگەڕێتەوە بۆ نظام و سیستم و حکوومەت یعنی ئێستا چۆن کارەبا ئەوانی کە پێوەری زیرەکیان بۆ دانراوە ینی من بۆ نمونە کاتێک بۆیلەرەکە هەڵەکەم ناوێرم سپلێتی هەڵکەم بۆی لە زستانە بۆی هەڵنەسێتەوە ئەگەر سعاتی ئاوەکەش ئەو پێوەرەی بۆ ئاودانرێت جددی بێ بۆ بڕێ پاری وای لەسەر بێ کە بۆ نمونە خەڵک نەتوانێت ئافرەتێک بە سۆندێکەوە نایە بەردرگا بشوە سەگە جوانەوەی چەکە لە ڕێکارەکان کە پێویستە حکومەت کەوتم باسی پۆلیسی و سیاسام کرد ئەگەر کابرا هەست بەوە بکە کە تۆ سبەینە سزایەکە هەیە بۆی ئاوی تەنگی سەربانەکەت لەسەری ئەڕوات و نایگریتەوە یعنی ئێستا ئەگەر بڕۆیتە زۆربەی زۆری شوێنەکان لە سیتەک و یا لەو شوێنانی کە ئاوی ژێرزەویانە سیر کە بەردەوام ئاو ئەڕوا ئەگەر مراقبەیەک هەبێت بەسەر ئەوەی باش ئەم ئاوە لەکوێوە سەرچاوەگرێت و غرامێکی باش بگرێت کابراوە ناکات جارێکی تر ئاو لەسەر بیرەکە یاخود لەسەر خەزانەکە یاخود لەسەر تەنکی سەربانەکەی بڕوا بۆیە پێویست بە مراقبە هەیە و پێویست بە غرامە هەیە لە هەموو حاڵەتێکە ئەمە ئیشی حکومەتە ڕاستە ئیشی ئەوەیە بەڵام ئاسی هۆشیاری خەڵکیش گرنگە بەڵام ئاسی هۆشیاری خەڵکیش ئەمە پرسیارەکەی بەچی بەرزەبێتەوە ینی من زۆر چاربارەکەم میدیا کە ڕۆڵی ئێوەیە زۆر گرنگە ئاسی هۆشیاری خەڵک بڵاوکاتەوە کاکە توی ئەم سەرچاوە ئەگەر فلیمێکی دیۆکومنتاری بڵاوکەی کاتێکێک پیساییە کاتە ناو ئاوەکەوە یاخۆ خۆڵ و خاشاگە کاتە ناو ئەو دوایی ئەڕوات ئەم سەرچاوەیە پیسەکەیت و ئەبێتەوەی نەخۆشی ویە لە ناوبردننی کۆمەڵێ ماسی ئەمانە بە تاکی جارێکە لەوە چێ نەیکاتەوە بۆیە میدیا ڕۆڵێکی گرنگی هەیە مامۆسانی ئاینی بەداخەوە زۆربەی زۆری مامۆسانی ئاینی من زۆر بەکەمی بیڵم لە سا یەکیشی نەم دیۆباسی ژینگە و پاراستنی ژینگە و ئاوکە و خۆشتان ئاگادانە لە قورئان احتیمامێکی زۆر دراوە بۆی کە پاراستنی ئاو ئەوانە یعنی یەکێ لە شتەکانی کە من لە کاتی ماسەرەکەمە 2004 بۆ 2006 لە بەریتانیا خوێنم کتێبێکم خوێندەوە کە لە ساڵەکانی پەنجاکانە نووسرابوو کابراایکی ئینگلیزە کتابەکەی نووسی و موسڵمانیش نییە بەڵام دێت نمونەی عینێکی پێغەمبەرێنێتەوە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بە نمونەکە ئەڵێ کاتێک ئەگەر زانێت قیامەتە گوڵێکت پێە بینێژە ئەڵێ پێغەمبەری ئیسلام و ئەڵێ ئەوان بوو ئیسفادە لە وحیەکەن ئێمە بۆ نەتوانین ئەو وحیەمان هەبێت کاتی ئێمە پاراستن ئەو ئاوەی کە لە بەردەستمانێ ئەمانەتێکە وە سەرچاوی ژیانن ئێمە توانین بەبێ وزە بژین یعنی بەڵێ ئاستەمە بەڵام ئەتوانی یعنی نەوتیشت نەبێت توانی بژی بەڵام بەبێ ئەو ناتوانی بژی ئەو نەبوو تەواو یعنی ژیان ئەوەسێ لەبەر ئەوە گرنگە مامۆسایانی ئاینیش ئیحتیمامێکی گرنگ بن بەوەی کە گوێگرەکانیان چۆنەڵێ ئاگادارکەنەوە لەوە کە دەست بگرن بە ئاوەوە و ژینگە بپارێزن و ئەگەر ئەمە نەکرێ گوناحێکی گەورەیە جگە لەوە سیستەمی خوێندنی پەروەردە بەداخەوە هەتا ئێستا ئەمەی مطالعەیەکەین خوێنەوە زۆر بە نیسبەیەکی کەم احتیمامیان بەوەیەوە کاتێک کە تۆ مناڵێک لە پۆلی ئیبتیدایی و لە ڕۆزە و لە سەراتاییەوە فێری ئەوە ناکەی پاراستنی ژینگە چییە ئاو چییە گرنگی چییە بەڵێ لە هەنێ خوێندنگای تایبەتە ئەبینم ئەوە احتیمامی پێدراوە بەڵام لە بەعامەتەن باسەکەم بەگشتی باسەکەم احتیمامی شوای پێ نەدراوە کاتێک تۆ تاکانی کۆمەڵگەت بەو شێوەیە پەروەردە ناکەی لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە بە تاکید کە گەورەش بولەوە چ احتیمامێکی زۆر بەوە نەیات بۆی ئەمانە گرنگن کۆمەڵێ فاکتەری ئەساسین کە بگیرێتە بەر بۆ ئەوەی ئاسی هۆشیاری تاک بەرز بێتەوە پارێزگاری لە ژینگە بکات و لە پاراستنی ئاو بکات. کاکتۆر یاسانە دەوڵەتەکان هیچ ڕێگرێک هەیە بۆی کە
چاڵی جۆرێک لە کۆنتترۆلی جیهانی هەبێ هەر بنمونە دروستکردنی بەندا و لەسەر ئاوی وڵاتێکی تر بۆ وڵاتێکی تر ئەمە هیچ پیاسا ڕێکخراویانەوە تا ئەمەش هەر بابەتێکی سیاسی و نەتوانێت خۆی هەمووی ئەگەڕێتەوە سەر سیاسەتەکەت چۆنە تۆ تورکیا دێ کۆمەڵە بەندا و دروستەکە بەداخەوە لەبەر ئەوەی پێشتر کۆمەڵە ڕێکەوتە نامەکراوەکو ئاگادارن لە ئەخیرانە سوودانی کەچوو لەگەڵ تورکیاکە لە ڕێکەوت نامەکە قسەی لەگە سەرەکە ڕێکەوتنی ئاوە چونکە ئاو بە تەنهایی تۆ نییە هی منیشە بەڵام چەنی بۆ تۆ چەنی بۆ من بەڵام پێشتر ڕێکەوتن نەکراوە و ئەوەشی کە ئەڵێ هەوڵدراوە هەر هەوڵە یعنی ئێشتا نەچۆتە سەر ئەوەی کە چەنی بۆ تۆ چەنی بۆ من ئەگەر ئاگادار بن لە ساڵانی پێشوا میسر ئەو بەنداوی ڕوخان کە ویسیان دروستیکەن بەڵام لەبەرەوەی حکومەتی عێراقی ئێستا لە ئاسێکی زۆر لاوازیایە دەسەڵاتێکی بڕوا ناکەم بەڵام ئەتوانێت پەنابەرێ بۆ یاسانە و دەوڵەتەکان و بگاتە ڕێکەوتنێک بۆ ئەوەی کە ئەو ئاوەی دیژلە و فراتەی کە هەیە ئێمەش وەکو ئەوان سوودمەند بین لی بەڵام وەکو وتم ئێمە کۆمەڵێک ڕێکاری تر هەیەک بگرین لەبەر پێش ئەوەی کە ئێمە ڕاست ئەوەی یەکە لانگاوەکان بەڵام ئەبێ پەنا بۆ وەتەرمانیژمنت بەرین کە ئەو ئاوەی کە هەمانە خۆمان ئیسوادەی لێ بکەین یعنی هەمووی بکەینە خەزان بۆ ئەوەی کە لە وەرزەکانی کە پێویستمانە بەکاری بێنینەوە. کاکتۆر لەم ڕۆژانە جۆم لەسەر کۆماری عێراق بوو کە خۆی پێشتریش وەزیری ژینگە و ئاو بوو لە عێراق باسی لەوە کە دەیوت ئەم حەوزی ماسیانە گرفتێکی زۆر گەورەی بۆ بە فێڕۆدانی ئاو دروست کردووە لە عێراقا ئێمەش ئێستا ئەبینین لە هەرێمی کوردستان لە چەمەکان و لە زۆر شوێن کە ئاو هەیە حەوزی ماسی گەورە دروست ئەکرێ و ماسی تیا بەخێوەکرێ بە فعی لە ڕووی زانستیەوە ئەم حەوزانە یان هەر فەلاحێک بۆ خۆی ئەستێرکێک دروست کات و چوزانم ئاوێک ڕابگرێت و دوایی و بەکاری بێنێتەوە یان شێوازی ئاودێری ئێمە ئەمانە هەموو زەرەر ئەیە لە ئاو یان وەکووتمە کاڵین مانیژمنت بەڕێوەبردن ئەبێ بە سیستەم ڕێک بخرێ ناکری هەچ کەسێک بۆ خۆی مەسەلەن تۆ ڕێی بیرێک لە عەرزەکەی خۆتا لێڵێ عەرزی خۆمە بەسەخۆ ئاوەکەی تۆ نییە بەتەنها ڕاست ئاوێکی زۆر دەرەیت جارێ لەم وەرزە شاڵێ ئاوەکەت بەربەرەوە بۆ ئەوەی ئەو ڕگانەی نەگیرێ ئەمە لای هاوڵاتیان دروست بووە بەتەکید ئەگەر بێت و سیستەمێکی وا نەبێت مۆنیتەرین و یاخو مراقبە یاخود چاودێری ئەو شتانە بکات لە هەر شوێنێکە دیارە ئەو حەقی خۆیەتی کە ئەوە دروستکە بەڵام بێ بەپێی سیستەم و بەپێی ڕێکاری یاساییەکان و زانستیش بێت بۆ چونکە تۆ ئێستا بۆ نمونە دەی فەلاحەتەکە یتوانی فەلاحەتکەی کەس نێ و تۆ زراعەت مەکە و مەسەلەن کوشت و کاڵمەکە بەڵامیکە لە کێشە گەورەکان ئێستا ئەوەیە بە ڕێژەیەکی زۆر مەوادە قڕکەر و کیمیکەڵەکان بەکار ئەهێنن لە زراعەتەکانیان ئەوە بۆتە هۆی نسبێکی زۆر بڵاوبوونەوەی سەرەتان کۆمەڵە نەخۆشی تر بە شێوەیەکی زانستی ناکرێ ئەم فەلاحە لە سەرەتی بەردەوام حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان و ڕێکخراوەکانی ڕۆژی ئاسی زانیاریان ئەوەندە زیاد بکەن کە پیان بڵن کاکە تۆ بەم نیسبەیە بەکاری بێنە نەک بەم نیستە مەهاڕاوێکی چونکە دوای ئەوە ئەمە بە شێوازێک ئەشۆرێتەوە و بەبووی بارانەوە ڕاتەوە ناو دەریاچەکان و دیسان ئاوەکان پێیسەکاتەوە بۆیە بەڵێ سیستەمێک پێویستە بۆی مۆنیتەرینی هەموو کات و بەپێی یاسا هەمووی ڕێپەخرێ. زۆر بەڕێز دکتۆر عەلی محەممەد ساڵح مامۆستای زانکۆ پسپۆڕ ژینگە کە لەم تەوەری لەگەڵمان.